بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەکانی پێشوودا 5 بەش لە راپۆرتی سیاسی پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵەمان پێشکەشکردن. لە بەشی پێنجەمدا سیاست و تاکتیکەکان درایە بەرباس و لێکۆڵینەوە. ئێستا بەشی شەشەم و کۆتایی ئەو گزارشتان بۆ دەخێنمەوە. کۆمەڵە کوردستان و هەڵسەنگاندنی لایەنگری و ئەرکەکان. 1. بێکاری کرێکاران و چین و توێژە هەژارەکان کوردستانی لە بارودۆخێکی دژواردا ڕاگرتووە بە جۆرێک کە بەشێکی بەرچاو لە کرێکاران ناچارن بۆ دابینکردنی لانی کەمی پێداویستی بنەماڵەکانیان پەنابەرنە بەردەست فرۆشی و بە کەمترین داهات دژوارترین هەلوو مەرجەکان تەحموڵ بکەن و یان ڕوو بکەنە کار و پیشەگەلێکی مەترسیداری وەک کۆڵبەری لەسەر سنوورەکان. پراوێزنشینی و گەڕەکە هەژار نشینەکان زۆر بە خێرایی پەرەیانستاندووە. تەنانە زۆر کەس لە ناوەندی شارەکانیشەوە بەهۆی گرانی و لەسەرەوە بوونی کرێی خان و ڕوویان لە پراوێزی شار و دیهاتەکانی دەوروبەری شارەکان کردووە. پراوێزی شارەکان لە کەمترین ئیمکاناتی شەهری و خۆشگوزەرانی بەهرەمەندن و تەنانەت ئەو چواردیواریەی کە ژیانی تێدا بەسەردەبن بەردەوام لەبەر مەترسی پەلامار و هەڕەشەی ڕووخاندنین لەلایەن مەعمورانی شارەداریەکاندان. پراوێزی شارەکان بوون بە چەق و ناوەندی سەرهەڵدان و پەرەسەندنی گەلێک دیاردە و زیانی کۆمەڵایەتی ئازاربەخش. لە دوایین بودجەی دەوڵەتدا کە ڕادستی مەجلیس کراوە بە ڕسمی و زۆر باشکرا ناوچە هەژار و بێبەشکراوەکان و لەوانە پارێزگا کوردنشینەکان بەشی ڕۆژ ئاوای وڵات پژگوێ خراون. 2. کۆمەڵانی خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی هەژار و بێبەش لە سەراسەری ئێران بەرژەوەندی و ئازاری هاوبەشیان هەیە. لەمڕۆوە سەرڕای تایبەتمەندیەکانی کۆمەلگای کوردستان هاوپشتی و هاوخەباتی کرێکاران و کۆمەڵانی خەڵکی ستەمدیتوی کوردستان لەگەڵ جەماوەری هاوچارەنووسی خۆی لە سەراسەری ئێران گەلێک پێویستە. کوردستانی شۆڕژگێر بە پشتبەستن بە پتر لە چواردەیە خەبات و خۆڕاگری لە بەرامبەر ڕژیمی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی و بوونی هێزێکی بەتوانا و ڕێکخراوی چەپ و کۆمونیست کە کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمونیستی ئێران بەستێنی سەرەکیەتی خاوەنی گەلێک ئەزمون و پۆتانسیەلە بۆ پاڵپشتی و بەهێزکردنی خەباتی ماوخوازانی سەراسەری لە دژی ڕژیم. پێویستە تەواوی ئەو ئەزمون و پۆتانسیەلە شێلگیرانە بەکار بهێنرێن. 3. کۆمەڵە وەک ڕێکخراوێکی چەپ و کۆمونیستی خوازیاری یەکگرتووی هەرچی زیاتر و بەربڵاوتری نێوان هێزەکان و جەماوەری خەڵکی هاوچارەنووسە. لەمڕۆوەیە هەر کرێکارێکی چەوساوە کە لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمڕۆ سپەی هاوچینەکانی خۆی ئاشنایە، هەر ژنێکی ئازادی خواست کە لە ئاست هەڵاواردن و نایەکسانیەکاندا سەری دانەنواندووە، هەر زەحمەتکێشێکی بێبەش کە بەهرەمەندبوون لە ژیانێکی ئازاد و ئاسووتە بە مافی خۆی دەزانێ، هەر هونەرمەندێکی دوورە دەست کە خۆی لە ئاست ڕنج و ئازارەکانی کۆمەلگادا بە بەرپرس دەزانێ، هەر نووسەر و ڕۆشنبیرێک کە پێنووسەکەی لە دژی ستەمکار و لە خزمەت بێبەشاندایە، هەر مرۆڤێکی ستەمدیتوو کە سوکایەتی و هەڵاواردنی سەرچاوەگرتو لە ستەمی نەتەوایەتی قبول ناکات، هەر کۆمونیستێکی شۆڕژگێر کە کەڵکەڵەی گۆڕینی زاڵمانەی زاڵ بەسەر کۆمەلگای لەسەردایە، هەر لاوێکی پرجۆش و خرۆش و شەیدای ژیان کە ئاوات و ئامانجەکانی لاوێتی خۆی لە دەرەوەی قەفەسەکانی سەرکوتی ڕژیم و لە جیهانێکی ئازاد و یەکساندا بەدی دەکات، دەتوانێت جێگە و پێگەیشتی ئاوی خۆی لە ناو یەکگرتووی ڕێکخراوەیی یان لە یەکگرتوویەکی خەباتگێرانە لەگەڵ ئەم ڕەوتەدا بدۆزێتەوە. کۆمەڵە دەبێ شێرگیرانە بەستێنی سیاسەتی یەکگرتووی و هاو ئاهەنگکردنی ئەم هێزانە بڕەخسێنێت. بۆ ئەم مەبەستە هەوڵدان بۆ ڕاکێشانی هاوکاری هێزە سیاسەکانی دژی ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر بنەمای هێڵێکی تاکتیکی ڕوون گەلێک پێویستە. نابێت ئیزن بدرێت ڕژیم لە جیاوازیە سیاسەکانی ناو کۆمەلگای کوردستان بە مەبەستی دروستکردنی ناکۆکی و کەلێن خستنە ناولایەنەکان کەڵک وەربگرێت. 4. دەورونەخشی کۆمەڵا وەک پشتیوان و داکۆکیکاری خەباتی خەڵکی کورد لە هەموو بەشەکانی تری کوردستان هاوکاری و هەماهەنگی پێویست لە نێوان هێزە سیاسی و ڕێکخرا و دامەزراوە مەدەنی کۆمەڵایەتەکان بە مەبەستی پوچەڵکردنەوەی سەرجەم ئەو نەخشە و پیلانگەریانەکە لەلایەن دەوڵەتەکانی ناوچەکە لە دژی ئەم خەباتە لە ئارادایە بۆتە پێویستێکی هەنووکەی و حاشا هەڵنەگر. بۆ ئەم مەبەستە جێبەجێکردن و بەکردەوەی دەرهێنانی شێلگیرانەی بەرنامەی پەسەندکراوی ئەم کۆنگرەیە سەبارەت بە مەسەلەی کورد وەک بابەتێکی ناوچەیی وڵامێکە بەم پێویستیە. 5. کۆمەڵە لە هەموو بوارەکانی خەباتی ستەم لێکراوانی کۆمەلگادا خۆی بە بەشدار و بەرپرس دەزانێت.
کۆمەڵە ڕوتێکە کە پشتی بەستووە بە زانستی سەردەمیانەی خۆی و سۆسیالیزم و مارکسیزم وەک زانستێک چاو لێ دەکات کە بۆ ئەوەی کاریگەری هەبێت پێویستی بە خۆنیوەکردنەوە هەیە و بۆ گەیشتن بە ڕاستیەکان لە بەڵگەی زانستی لۆژیکی و ئەو چالاکیە زانستیانەی پەیوەندی ڕاستەوخۆیان بە ژیانی مادی کۆمەلگاوە هەیە بە ورەیەکی بەرزی خەباتکارانەوە کەڵک وەردەگرێت. کۆمەڵە ڕوتێکە کە یەکگرتووی و پەیوەندیە ناوخۆیەکانی لەسەر بنەمای فرەتچەشنی بیرروڕا و کردداری یەکگرتووانە دابین دەبێ و بوونی جیاوازی بیرروڕا لە ناو ڕیزەکانی خۆیدا بە ئەمرێکی سروشتی دەزانێت. 6. سەرەڕای پەرسەندن و بەربڵاوی نەخۆشی کوڤید-19 خەڵکی کوردستان بەپێی سونەتێکی جێکەوتوی کۆمەڵایەتی لە ڕۆژە سەخت و دژوارەکاندا و هەروەها لە کاتی ڕوودا و موسیبەتە سروشتیەکاندا بە خێرایی دامەزراوە مەدەنیەکان پێک دەهێن و تەنانەت لە بەشەکانی دیکەی کوردستانیش بەهانای یەکترەوە دەشن و دامەزراوە گەلێکی پێویست بۆ ئەم مەبەستە پێک دەهێنن. کۆماری ئیسلامی سەرەڕای هەر هەوڵ و کۆشیشێکی سەرکوتگەرانە نەیتوانیوە بەر بە پێکهاتن و شکڵگرتنی ئەو دامەزراوە مەدەنیانە بگرێت. هەنگاوگەلێکی لەم چەشنە لە درێژەی هەر ئەو سونەتانەدایە کە کۆمەڵە لە کۆمەلگای کوردستان و ئێراندا ڕەواجی پێداوە. لەمڕۆوە هەوڵ بۆ جێخستنی ئەم سونەتانە بەبێ ڕاوەستان ئەرکی کۆمەڵە و بە تایبەت ئەرکی هەڵسوراوانی ناوخۆیە. 7. بەهێزکردنی جێگە و پێگەی کۆمەڵە لە ڕێبەرایەتی خەبات لە دژی ستەمی نەتەوایەتی بە پشتبەستن بە بەرنامەی کۆمەڵە بۆ حاکمیەتی جەماوەری استراتیژی کۆمەڵە لە بزوتنەوەی کوردستان و پەسەندکراوەکانی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە کاری بۆ دەکرێت. لەم پەیوەندیەدا بەشداری چالاکانەتر لە باس و دیالۆگە سیاسی و نەزەریەکان لەسەر داهاتوی کوردستان خەبات و ململانیە نەزەری لەگەڵ ئەو ڕوانگە و بۆچوونانەی کە نەتەنیا هیچ یارمەتیەک بە چارەسەری کێشەی نەتەوایەتی وەک گرفتێکی کۆمەڵایەتی ناگەێنێت بەڵکو ستەمی نەتەوایەتی جێگیرتر دەکات بۆ هەمیشە دەیهێڵێتەوە. بانگەشە بۆ ڕێگاچارەی کۆمونیستەکان و کردنی بە هوشیاری و شعوری زۆربەی هەرزۆری کۆمەڵانی خەڵکی کوردستان یەکێکە لە ئەولەویەتەکانی کۆمەڵە. 8. ڕاکێشانی هاوکاری سەرجەم ئەو هەڵسوراوە چەپ کۆمونیستانەی ناوەوە و دەرەوەی وڵاتکە دەیان هەوێت لە توانایەکانی بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستاندا دەور و نەخشێکیان هەبێت و ئێستا ئەندامی هیچ حزب و ڕێکخراوێکی سیاسی دیاریکراو نین. بانکێشتی کەسایەتی و کۆڕ و کۆمەڵە چەپ و کۆمونیستەکان لە کوردستان بە پێویست بوون یان هاوکاری و هاواهەنگی لەگەڵ کۆمەڵە پەرەپێدان بە ئاستی پەیوەندیەکان لەگەڵ کەسایەتی و لایەنەکانی پێشڕە و جێگەی متمانەی خەڵک بە تایبەت لە ناو کوردستان لە دەرەوەی چوارچێوەی حیزبی و ڕێکخراوەیی یەکێکی ترە لە سەرەکیترین کار و ئەو لێوێتەکانی کۆمەڵە. لە بەرچاوگرتنی تێبینی ڕەخنە و پێشنیارەکانی ئەوان لە خزمەت بە کۆمەلگا و بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان پێکهێنان و فراهەمکردنی ئیمکانات و بەستێنی پێویست بۆ ئەوەی کە ئەو جۆرە کەسانە بتوانن وەزە و توانایەکانی خۆیان لە ئاستێکی بەربڵاوتردا بخەنەگەڕ پەرەپێدان بە تەشکیلاتی حیزبی بە تایبەت لە ناو کارگا و ناوەندەکانی بەرهەمهێنان و ناوەندە کرێکاریەکان بردنەسەرەوەی ئاستی توانایەکانی تەشکیلات بۆ ڕاکێشانی لاوانی شۆڕژگەر و کۆمونیستی هەڵسوراو لە دانشگاکان لە ناوڕێزی معلیمان و ناوەندە فەرهەنگیە پێشکەوت و پێشڕەوەکان پەرەپێدان بە نوێنێرایەتەکانی کۆمەڵە لە دەرەوەی وڵات کەڵک وەرگرتنی دروست و پێویست لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئامادەیی پێویست بۆ بەرەوڕووبوونەوە لەگەڵ هەر چەشنە پێشهادێکی نەخوازرا و چاوەڕوان نەکراو لە ناوەوەی وڵات و تەنانەت لە کوردستانی عێراقیش لە زومرەی ئەو بوارانن کە لە ئەگەری نواندنی دەور و نەخشی چالاک تێیاندا کۆمەک دەکات بە مەسەلەی یەکگرتووی هێزی چەپ. 9. تەشکیلاتی عەلەنی کۆمەڵە لە کوردستانی عێراق یەکێکی ترە لە مەیدانە هەرە گرنگەکانی کار و چالاکی ئۆرگانە تەشکیلاتیەکانی کۆمەڵە. پاراستن و بەهێزکردنی ئەم ناوەندە بەردەوام یەکێک لە ئەولەویەتەکانی ئێمە لە قۆناغە جیاوازەکاندا بووە. هاوکار لەگەڵ ئەوەی کە لەسەر پێویستی پاراستنی ڕواڵەتی چەکداری کۆمەڵە و پەرەپێدان و بەهێزکردنی بەپێی پێویست پێداگیری دەکەین بەڵام لە هەمان کاتدا جەخ دەکەینەوە لەسەر ئەوەی کە ئیتر لە مێژە کوردستانی عێراق وەک پشتی جبهەی کار و چالاکی نیزامی ئێمە نایەتە ئەژمار. ئەو حیزب و لایەنانەی کە لە دیاریکردنی استراتیژی نیزامی خۆیاندا ئەم ڕاستیەیان لە بەرچاو نەگرتووە نەتەنیا هیچ ئاکامێکی باشیان لێ وەرنەگرتووە بەڵکو هەم بۆ خۆیان زیانیان بەرکەوتووە و هەمیش ئەو ئیمکانەیان بۆ ڕژیم خڵقاندووە تا لە ناو بەشێک لە جەماوەری خەڵکی کوردستاندا تۆوی بێهیوایی بچێنێت و کاریگەری نەگەتیڤ لەسەر ورەی خەڵک دابنێت.
پێویستە بازنەی هاوکاری و چالاکیەکانی کۆمەڵە لە کوردستان لە ئاستی ناوچەکە و لە دەرەوەی وڵاتیش لەسەر بنەمای نەخشە ڕێگا و هەڵسەنگاندنی کۆمەڵە بەو جۆرەیکە لە بڕیارنامەی مەسەلەی کورد وەک تەوەرێکی ناوچەیی ئاماژەی پێکراوە پەرە پێ بدرێت. پێویستە کۆمەڵە بە بەهێزکردنی جێگە و پێگەی خۆی لە ڕێبەری بزوتنەوەی خەبات بۆ لابردننی ستەمی نەتەوایەتی لە کوردستانی ئێران وەک هێزێکی بەرپرس لە ڕەوتی خەبات و کەمکردنەوەی ڕەنج و ئازارەکانی خەڵکی ناوچەکانی تری کوردستانیشدا کاریگەری خۆی هەبێت. پێویستە کومیتەی ناوەندی کۆمەڵە لە دابشکردنی کار و ئەرکە ناوخۆیەکانی لەم پەیوەندیەدا ئەم ئەرکەی وەک یەکێک لە محورەکانی کار و چالاکی خۆی بزانێ و لەم بوارەدا هەوڵی چالاکانەتر بدات. دەوڵەتە دەسەڵاتدارەکان لە هەر چوار پارچەی کوردستان سەرڕای هەر ناکۆکی و جیاوازێکی بەرژەوەندی خوازانەکە لەگەڵ یەکتر هەیانە بە ڕەچاوکردنی گەلێک پلان و نەخشەی ئاڵۆز بەردەوام لە دژی خەڵکی بەشە جۆراوجۆرەکانی کوردستان و هێزە سیاسیەکانیان خەریکی پیلانگێڕین. پێشەوی هەرچی زیاتری ئەرتشی تورکیا لە ناوچەکانی ژێر کۆنتترۆڵی دەسەڵاتی مەحەلی کوردستان و چاوپۆشیکردنی بە ئاشکرای دەوڵەتی عێراق لە ئاست ئەو داگیرکاریانە جێگیرکردنی هێزەکانی کۆماری ئیسلامی لەسەر سنوورەکان و تۆبارانکردنی چەند ناوچەیەکی کوردستانی عێراق و هەروەها بوونی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئێران و تورکیا لە ئاسمانی کوردستانی عێراق هەمووی ئەمانە بەشێکن لە پیلانگێریە بەردەوامە ناوچەیەکان لە دژی جەماوەری خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان. یەکگرتووکردنی خەڵکی بەشە جۆراوجۆرەکانی کوردستان بە مەبەستی پوچەڵکردنەوەی ئەو پیلانگەریانە یەکێکە لە ئەولویەتەکانی کار و چالاکی کۆمەڵە لە هەر چەشنە هەوڵێکی ڕاستگۆیان و سادقانەی دوور لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی لەم پێناوەدا پشتیوانی دەکا و چالاکانە بۆ بە سەرنجام گەیاندنی تێدەکۆشێت. پەسەندکراوی کۆنگرەی هەژدەی کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بە فرامباری 1400 هەتاوی ژانویەی 2022 زاینی